پرسی دەرمان و تاقیەکان کە بڕیارە بدرێت بە کۆمپانیایەکی حیزبی کاردانەوەی بەردەوامی شارەزانی بوارەکەی لێکەوتووەتەوە. بە شێوازێک شارەزاری دەرمان و تاقیەکە دەڵێن پرسەکە خزمەت بە بەرژەوەندی کۆمپانیاکە دەکات و خەڵک و وڵاتی زەرمەندی سەرەکین. ئەمە دش بەوەیە کە خزمەت بە هاوڵاتیان بکات زیاتر زەرمەند لەم بینەدا خەڵکیە بەتایبەتی لەم قەیرانە دارایەدا کەوا زەرمەندی یەکەمی خەڵکی دەبێت و لەوەی کە بەوارێک کە نرخی پشکنینەکان یان نرخی دەرمانەکان بە پێی پێویستی ئەو کەرتەیە بێت کە دائانرێت یعنی لە بەرژەوەندی کەرتەکە خۆی خواست لەسەر دەرمانەکە دائم چارەکە لەسەر دەرمانەکە دائانرێت. پێمان وایە بواری دەرمان بارێکی هەستیارە بەڕاستەخۆ پەیوەندی بە تەندروستی هاوڵاتیانەوە هەیە ئەوەی کە ڕووکات ئەم بوارە پێویستی تەواوەتی بە دەرمانە و پێویستی بۆیە کە تەندروستی بەرەو باشتر بێ پێمان وایە ئەم بوارە هەر شتێک بێت هەر کەسێک دابینی بکە بە جۆرێک بێت کە بۆ گیرفانی نەخۆش سوودمەند بێ بۆ دەرمان تا کوایەتی باشتر بێ بەڵام نرخەکەشی لەگەڵ بواری گوزەرانی دارایی خەڵکە باش بێت ئەوە خەڵکی ئیسفادە زیاتری لێکات. پەرلەمانتارێک مەترسیەکانی بەردەم ئەو پرسە چارەنووسسازە دەخاتە ڕوو پێی وایە کۆمپانیا حیزبەکان لە بەرژەوەندی خۆیان بڕار دەدەن و هەر هەنگاوێکی حکوومەت بۆ گواستنەوەی خزمەتگوزاری تەندروستی بۆ کەرتی تایبەت و حیزبی خزمەت بە خەڵک ناکات و باری سەرشانی خەڵک قورستر دەکات. ئەم گرێبەستە بۆ ماوەی 10 ساڵە بەڵام لە فەقەرێکیانە هەیە ئەڵێ ئەتوانیت بۆ نوێی بکەیتەوە بۆ نوێی بکەیتەوە یعنی بۆ ماوەی 10 ساڵی تر گرێبەستەکە بێتە دا ناڵێ ئەبێتە 20 ناڵێ درێژی بکەیتەوە. ئەمەشمان باس کرد وتیان عیبی چیە ئەگەر کۆمپانیاکە باش بێت درێژی بکەینەوە طبعاً یاسایی نییە لەبەرەوەی هەر ڕێکارەکان داوەڵە بە نایاسایی هاتووە لەبەرەوە ناتوانێت کابینەیەک کە ئێستا ماوەکەی تەواو بووە بۆ ماوەی 10 ساڵ گرێبەستێ بکە و بیستوانێت درێژیش کات و بە 10 ساڵی کە بۆ 20 ساڵی کە لەوانەیە 5 کابینی کە دوای ئەو دروست بێت. لەبەرەوە بە تەسەوری ئەمە پێچەوانی ڕێنمایەکەیە پێچەوانی مادەی 45 ڕێنمایی ژمارە 2 پێچەوانەی کۆمەڵێ مادەی ترەکە ئێستا فەقەرە باسی یەکەم لەگەڵ چین و توێژە جیاوازەکانی کۆمەڵگە دژی هەنگاوێکی وەزارەتی تەندروستی وەستاونەتەوە کە حکوومەت بەتایبەت وەزارەتی تەندروستی تاقیگە پزیشکەکان دەداتە کۆمپانیا هەمووان دژی ئەو بڕیارن و داوا دەکەن هەرچی زووە و بڕیاراڵ بۆ شێنرێتەوە چونکە خزمەت بە خەڵک ناکات و پێویستە کەرتی گشتی بە نرخی ئەرزان و کوالیتی باش خزمەت بە خەڵک بکات. سامان فتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.